عمری خوشویستمان صلی الله علیه و آله و سلم دەفەرمێت ثلاث منجيات سێشتەیە ئەم سێشتە ئەبێتە هۆکارێک بۆ ڕزگاربوونی ئینسان لە دنیا و لە قیامەت. هەم لە دنیا لە عەزابی خوا ڕزگارەتە بێ، هەم لە قیامەت. ئەم سێشتە هەر کەسێک ئەنجامی بدە لە هەر کەسێکا هەبێ لە قیامەت نەجاتی بۆ بە ئیزنی خوای گەورە. لە هەموو ناخۆشیێکی قیامەت ڕزگارت ئەکات. لەو ڕۆژەی کە دەمریت تۆ بەختەوەری سەربەرزی سەرفرازی هەتا ئەڕۆیتە بەهەشتیشەوە، لە بەهەشتیشاوە نیعمەتەکان بەردەوام و بچڕانی نییە. یەکەم خاڵێکە پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه و سلم خۆی نەجاتبوون و ڕزگاربوونی ئینسانە لە دنیا و قیامەت خەشیەت الله فی السر والعلانیە. ئینسان ئەو کاتێک کە تەنهایە و ئەو کاتەشی کە لە ناو خەڵکیدایە تەقوای خوا بکات، لە خوا بترسێ. ئەمە زۆر گرنگە. ئینسان هەرەکو چۆن ئێستا لە خوا دەترسێ، ترسی خوای لە دڵایە، کاتێکش کە تەنها بوو بە هەمان شێوە بێت. خوای گەورە دەفەرمێ ئین الذین یەخشەون ربهم بالغیب لهم مغفرة وأجر كبير. ئەو کەسانی کە لە کاتی نهێنیدا هیچ کەسێک نایان بینێت، لەو کاتانەدا لە خوا دەترسن، ترسی خوایان لە دڵایە، یەخشەونە ڕەبەهم، لە خوا دەترسن، لە پەروەردگاریان دەترسن، ئەوانە چیان بۆ هەیە؟ لەهم مەغفیرە، لێخۆشبوونی خوا بۆ کەسانەیە، و ئەجر کەبیر، پاداشتێکی زۆر گەورەی چاوەڕوانیان. کەواتە ترسی خوا لە کاتی تەنهاییدا زۆر گرنگە، چونکە ئێمە لەوانەی ناو خەڵکیدا هەندێک شتەی ئەنجامی نەدەین. بەڵام گرنگ ئەوەی کاتێک کە تەنهای بینی خۆت و خوای گەورە، ئەو کاتە تەقواکەی تۆ دەرئەکەوێ، ئیمانەکەی تۆ قیاسەکەی دەرەکەوێ. ئەو کاتی کە کەسێک پیاوێک ئافرەتێک داوای خراپەی لێکا، کەس نازانێ، بەس هەردووکیانن، ئەو دەڵێ لە خوا ترسم، یا بە پێچەوانەوە. کاتێک کە حرامێکت بۆ ڕێئەکەوێ، لە ترسی خوا نایکی کەس پێت نازانێ. ئێستا ئێمە کە ڕۆژوو دەگرین، ئەو کاتەی کە لە ناو خەڵک داین هەر بە ڕۆژووین، ئەو کاتەشی بەس خۆمان لە غوفەیەک دابین هەر بە ڕۆژووین، تەقوای خواکەین، خۆمان دەپارێزین، هیچ کەسێ نامان بینی، ئامادە نین قومی ئاو بخۆینەوە. ئەوە تەقوایە. بەڵام ئایا لە غێری ڕۆژوودا ئەو تەقوایە بۆ ئێمە دروستە بێت؟ ئەگەر ئێمە لە کاتی تەنهاییدا ترساین لەخوا، ڕزگارمان دەبێ، خوا لێمان خۆش دەبێ، و ئەجر و پاداشتێک کە خوا دەفەرمێ گەورەیە. خوای گەورە بە کەبیر ناوی ئەبا. ئەجر و پاداشتێک خوا بفەرمێ گەورەیە، ئەبێ چەندێک گەورە بێت. چاوەڕێی ئەو کەسە دەکات لە کاتی نهێنی و لە کاتی ناو خەڵک و ناو کۆمەڵگایشدا تەقوای خوا دەکات و لە خوا دەترسێ، خۆی لە حرام دەپارێزێ. ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ بڕیارێکی دەرکرد، فەرمووی نابێت بە هیچ جۆرێک شیر ئاوی تێ بکرێت. ئەمڕۆ بەداخەوە حرامەکە زۆر بۆ، ئیلا ئینسانێک هەیە کە سابەتێت دەکات، ئیلا دەیەوێت حرامی بکە. یعنی معقول ئەوانەی کە تەمەنێکیان هەیە دەزانن مەڕ لەوانەیە چەند مانگی کەم شیری هەبێت، 12 مانگە لە مارکێتەکانە ماسی مەڕەیە. ئەمە حەقەشە. ڕۆژێ برادەرێتی چوومە لای نەفەرێک، وتی تەماشاکەم شیشی گەورەی کەبابێ داخێکا و ئەکاتە ناو شیرەکە، شیری وشک هەمووی تەڕ کردووە بە ئاو، ئەمجا شیشی کەباب بکاتە ناو ئەو شیرە. وتم ئەمە چی؟ وتی وەڵای کەم بە ماسی مەڕ. ماسی مەڕ، بەڵام لە کاتێکە شیری قوتووە. بەحساب بۆن کزی لێ دێ، نازانم چی پێڵێن. مەبەسم چی؟ یعنی ئیلا دەیەوێت حرامیکە. ئەی بۆ بە حرامی دەیکەی؟ معقولێت 12 مانگە ماسی مەڕە بشتی وە هەر ڕاست نییە. ئەوە دیارەکە غەشە. ئینسانی مسلمان ئەبێ هەموو کاتێ لە خوا بترسێ. ڕاستەکی من شارەزانیم لەوانەیە هەر نەزانم مەڕ چەند مانگ شیری هەیە، بەڵام خوا دەزانێت کە من غەش دەکەم. حرامە، ماڵ و ناڵ بە شێوە پەروەردە ناکرێت. ئیمامی عومەر قەراری دەرکرد ڕەزای خوا لێ، بڕیاری دەرکرد نابێت بە هیچ جۆرێک ئاو بکرێتە ناو شیرەوە، بۆی شیرەکە زیاد کات. جاران خەڵکی شیری دەفرۆشت. ئیمامی عومەر ڕەزای خوا لێ بە شەوێک لە شەوەکان لە شاری مەدینە ئەچێتە دەرەوە بۆی بزانێت خەڵکەکە حاڵی چۆنە.
گوێ لێیە دایکێک لەگەڵ کچەکەیدا مناقەشەیانە مشت و مڕە. دایکەکە وەکو زۆربەی خەڵکی ئەمڕۆ وایە، بەڵام کچەکەیش کچێکی دەخواترسە. ئیمامی عومەر ڕەزای خوا لەبێ گوێ لێگرت ئافرەتەکە دەیوت کچەکەم با هەنێ ئاو بکەین ناو شیرەکە و شیرەکە زیادکە، خەڵکی پێی نازانی. کچەکە شەوی دایگیان حرامە، ئەی نازانی ئەوە غەشە، ئەی نازانی ئیمامی عومەر بڕیاری دەرکردەوە ڕەزای خوای لێبێ نابێ ئاو بکرێتە ناو شیرەوە، ئەمە غەشە حرامە. ئەو ژووتی خۆ عومەری کوڕی خەتاب ئاگای لە ئێمە نییە. عومەر سە خەوتووە بۆ خۆی، عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ خەوتووە، ئێمەش ئەم شیرە زیاد ئەکەین و پارەی زیاترمان دەستەکەوێ، عومەری کوڕی خەتابیش نازانێت، با هەر قەرار دەرکا بڕیار دەرکا. ئەوش قسەیەکی زۆر بە قوت و بەهێزی کرد، فەرمی دایکیان ئەگەر ئیمامی عومەر ئێمە نەبینێ خۆ خوای ئیمامی عومەر ئێمە بینێ، خۆ خوای گەورە ناخەوێ. ئەوەی ئیمام عومەر فەرموویەتی حەق و ڕاستیە، خوایش پێی خۆش نییە غەش بکرێ، حرامە. بۆیە ئەگەر ئیمامی عومەر ئێمە نەبینێ خوای ئیمامی عومەر ئێمە دەبینێت. ئیمامی عومەر ڕەزای خوا لێبێ ئەو ماڵی دەستنیشان کرد، دوایی هات داوای ئەو کچەی کرد بۆ کوڕێکی خۆی. لەو ئافرەتە لە زوڕیەتی ئەو ئافرەتە خوای گەورە کێی بەخشی پێیان؟ عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێ بێت، کە یەکێک بوو لەو کەسانی لە دوای خەلیفەکان نمونەی نەبووە لە عەدالەتیدا ڕەزای خوای لێ بێت. بۆیە هەر کەسێ پێی خۆشە ڕزگاری بێ، پاداشتی گەورە وەرگری خوا لێی خۆش بێ، با لە کاتی نهێنیدا لە خوا بترسێ، هەروەکو چۆن ئەو کاتێ لە ناو خەڵکیدا لە خوا دەترسێ. جا بۆیە لە ڕۆژووە دەزانی تەقوا یعنی چی، لە ڕۆژووە بۆت ڕوون ئەبێتەوە ترسان لە کاتی تەنهاییدا چییە، چۆن لە خوا بترسی. والله هەرچەندێ تینویت بێ ئاوی خۆش و سازگار لە بەردەستا بێ قومی لێ ناخۆیتەوە، بۆ لەبەرەوە دەزانی خوا دەتبینێ. ئەمە مڕاقەبەیەکە فێری دەبیت، بۆیە بۆ هەموو تاوانێکی تریش ئاوا فێر بە، حەزەکەی سێ شتێ خراپ بکەیت، شتێ خراپ ئەنجام بدەیت، دڵت خۆش نەبێ کەس ناتبینێ، خوا ئەتبینێ. جا تەقوای خوا بکەی، لە خوا بترسی لە کاتی نهێنیدا و لە کاتی ئاشکرایشە، ئینشاءڵڵا هۆکارێکە بۆ ڕزگاربوونت لە دنیا و لە قیامەت.